هێرشەکەی کابڵ و کاردانەوەکان. خۆپێشاندانی ئەفغانیەکان لە هیندستان بەردەوامە. ناوەندی هۆری بۆ دوورخستنەوەی منداڵانی داعش لە توند و تیژی. تەماشاچێک لێ خۆشەویست ئیدەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشهاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن هەینی 27 مانگەهشت ساڵە 2021. من جانی دیلان درود گەرمە کارمەندەی لە بەشی کوردی پێشکەشتان کەم ئومیدوارم دەمێگی خۆش وەلمان بوانە سەر. سڵاو هۆرێزێن من ساڵح دەمی جەرجی بۆ بینەرن هێژا ئەم ژێ ئەفغانستانی دەست پێ بکەن. کشتنا 13 سربازên Amerîkî û bi dehan Efxanî di du teqînên xwekujiyên Grupa Dewleta Îslamî de li nêzîkî firokxaneya Kabûlê ya navnetewî bandor da ser operasyona derxistina Amerîkî û hevalbendên wan ji Efxanistanê ta ku niha bêhtirî 100,000 ji wan hatine derxistin. Raporta Peyamnêra Dengê Amerîka li Pentagonê Karla Bab agahiyên bêhtir hene. ئاژاوە لە کابوڵ سەرەتا خۆکوژێک هێرشی کردە سەر دەواازەی فڕۆکەخانەکە هەردووە بەدوای چەند خولەکێک دووەم تەقینەوەی خۆکوژی لە ئوتێل بارون ڕوویدا کە تەنها 200 متر دوور بوو لە فڕۆکەخانەکەەوە. دەیان ئەفغانی ولایانی کەم 13 ئەندامی خزمەتگوزاری ئەمریکی گیانیان لەدەستداوە. داعش دوژمنی هەردوو لە هەم ئەمریکا هەم تالیبان بەرپرسیارەتی خۆی لە ئەنجامدانی ئەو دوو تەقینەوەی ڕاگەیاند. هاوکار سەرۆکی ئەمریکا جۆ بایدن بەڵێنی تۆڵەسەندنەوەیدا. بۆ ئەوانەی کە ئەم هێرشیان ئەنجامداوە و هەر کەسێک دەیەوێت زیان بە ئەمریکا بگەێنێت با ئەو بزانن کە ئێمە لێیان خۆش نابین. ئێمە بیرمان ناچێتەوە و ئێمە ڕاوت دەکەین و واد لێ دەکەین باجەکەی بدەیت. گەورە جەنەڕاڵی لەشکری و چاودێری کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان لە پنتاگۆن بە پەیامنێرانی ڕاگەیان کە پرۆسەی گواستنەوەی ئەمریکی و ئەفغانەکان بەردەوام لە مەترسیدایە. داعش ناتوانێت ببێتە ئاستەنگ لە بەردەم ئەنجامدانی ئەرکەکانی ئێمە. من دەتوانم دڵنیاتان بکەمەوە. ئێمە بە ئەڕمان وایە کە ئەوان دەخوازن بەردەوام بن لەو هێرشانە و پێشبینی دەکەین ئەو هێرشانە بەردەوام بن. هێزەکانی ئەمریکا ئاسایشی فڕۆکەخانەکەیان مسۆگەر کردووە بەرپرسانیش هەماهەنگیان لەگەڵ ئەو چەکدارانی تالیباندا پشتڕاست کردەوە کە ناوچەکانی دەرەوەی فڕۆکەخانە دەبن بەڕێوە. بەڵام ئەرکەکە زۆر مەترسیدارە. بەرپرسانی سەربازی بەدەنجی ئەمریکایان ڕاگەیان لە کاتێکدا کە کەس نایەوێت خەڵک لە دوای خۆیەوە بەجێ بهێڵێت وا باشترە هێزەکانی ئەمریکا زووتر کۆتایی بە پرۆسەی گواستنەوەکە بهێنن. کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان بە پەلەقاژە وەکو سەرسۆرمانێک بۆ زۆر کەسان هات. بایدن دوێنێ شەوتی کاتیەوە هاتووە بە 20 ساڵ شەڕ کۆتایی بهێنێن. بۆ تاوتوێکردنیان بابەتە هێمنە سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە لەندەن لەگەڵماندایە. کاکە هیمن خۆشهاتنەوە بۆ بەڕامی کورد کۆنەکشن. ئایا ئەم شەڕە هەروە کۆتایی پێهات یان لە دواترین کۆبوونەوەی دۆها لە قەتەردا کۆتایی پێهات و وەکو باز دەکرێ ئەمە پلان ڕێژیە بۆ پلانەکانی ئەمریکا لە دوا ڕۆژدا بەرامبەر بە چین و رووسیا و ئێران؟ بەڕاستی ئێستا زووە بەڵام ئەوەندە دەزانین کە خودی رووسیا و چینیش بەگومانن واتە ئەم ئاڵوگۆڕانەی ئاخر هەتا زیاتر لەوەی کە بە حیسابی شکستی ئەمریکا بگرن بە حیسابی پلانی ئەمریکای دادنێن. ڕاستەکەی ئەمریکا دەیهەویست بێتە دەرێت و کاتەکەشی دیاری کرابوو بەڵام چاوەڕوانی ئەو خێرابوونی ڕەوتی بەردەسەڵات گەیشتنی تاڵەبانیان نەبوو. دەنا ئەمریکا لەمێژ بوو سەردەمی سەرۆکی پێشوو سەردەمی ترامپیش و توێژی لە دوو حەدەست پێکرە بوو و دەیهەویست ئەفغانستان بەجێ بێڵێ. ئەفغانستان مەترسێک بۆ خاکی ئەمریکانە بوو مەترسێک بۆ هاوڵاتیانی ئەمریکانە بوو. ئەمریکای ئەم دوو خاڵی بۆ گرنگە باقیەکەی پێیوا بوو کێشەی نێوخۆی ئەفغانەکان لە بێ کێشەی حکوومەت و تاڵەبان چارەسەر بکەن و هەروەها دەگوترا کە ئیسلامیەکان کاتێک لە ئوپۆزیسیۆنن هەمیشە بەهێزن کاتێک دەگەنە دەسەڵات خاڵە لاوازەکانیان دەردەکەوێت بۆ وێنەوە حکوومەتی بەغدایە و حکوومەتی ئیسلامی. کاکە ئێمەەوە پرسیارە دەکرێت ئایاوە دەهێنێت لە پێناو چاکە کەسێکدا لێرە بن لادن 2000 سەرباز
و هەزاران هاوڵاتی سیڤیلی ئەفغانی بکوژریان و بلیۆنەها دۆلار وابزانم 125 بلیۆن دۆلار بە هەدەر بدرێت و لە کۆتاییدا بە پەلەقاژێ لە وڵاتە دەربچن؟ ئەڵبەتەوە تەنیا بۆ بنلادن نەبوو پێشوەی کە بنلادن بکوژرێن چەند هەزار ئەمریکایی لە نیویۆرکێ کوژران ئاگادارن بخۆتان لە 11 سەپتەمبری 2001 کەواتە هێرشەکەی ئەمریکا بۆ ئەفغانستان کاتی خۆی لە جێ خۆیدا بوو سەرکەوتنیشی بەدەستهێنا و هیوای وی هەبوو کە بێتە سەرچاوی ئاڵوگۆڕی بەڵام کێشەکە لەوەدایە ساڵ و نیوێکی تێوەرنە سوورە ئەمریکا دووهەم هێرشی خۆی ئەنجامدا بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوین بۆ عێراق و بەشێکی زۆری لە سەرباز و خەدەمات و ئیمکاناتی لوجستیکی خۆی لە ئەفغانستان ڕاگواست بۆ عێراق دەتوانین بڵێن ئەوە بە فارسی دەڵێن بە دەستێکی هەنی دوو شووتی هەڵگرتنە واتە هێستا کێشەی ئەفغانستانی چارەسەر نەکردبوو کێشەی عێراقی بۆ خۆی ساز کرد دەکرێت بڵین لە هەردووکاندا سەرکەوتوو نەبوو لە نێهایەتدا بەڵام لانی کەم لە عێراق چون حکوومەتەکە کە بەدەسەڵات گەیشت هەردوێنی لە ئەفغانستان لە هێڕشێکی تۆرۆریستیدا لەلایەن دەوڵەتی ئیسلامی خۆراسان 13 سەرباز و فەرەتر لە 60 کەشیش کوژران چه خوێندنەوەیەکتان هەیە بۆ دەستگا زانیاریەکانی هەرە بەهێزترین وڵات لە جیهاندا؟ ئەوبەت ئەوە پێشبینی کرابوو خودی دەستگا زانیاریەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی کوتپۆیان کەمە مەترسی تەقینەوەمان لەسەرا کوتپۆیان کە مەترسی داعیشمان لەسەرا هەموو دازانی کە داعیش لەو بۆشایە دەسەڵاتە لێ هەوێ کەڵک وەرگێت بەڵام بەگشتی چه تەقینەوەکەی دوێنێ و چه ڕووداوەکانی یەک دو حوتوی ڕابردوو دەکرێت بڵێن ئاخرفازی دەرهاتنی ئەمریکا لە ئەفغانستان شکستی خوارد دەنا ئیستراتیژیەکە لە جێی خۆیدایە ئەفغانستان هیچ پێویستێکی نەما بوو وا دیارە بەشێک لە خەڵکی ئەفغانستانی تاالبانیان خۆشەوێت لانی کەم تا ئێستاوان نیشاندراوە دەنانە دەتوانن دواتر ڕاپەڕین بکەن هەرو جوورەی کە خەڵکی عێراق بە دژی حکومی مەسەلەن عادل عەبدولمەهدی ڕاپەڕینیان کردووە بۆ زیاتر لە 500 کەسیان لێ کوژراوە و دوای توانێن حکوومەت بگۆڕن توانێن ئاڵوگۆڕ بکەن دەتوانن خەڵکی ئەفغان بە دژی پاکستان ڕێپێوان بکەن هەرو کارەی کە خەڵکی عێراق بە دژی ئێران دەیان کرد دەتوانن بچن لەگەڵ هیندستان هاوپەیمان بن هەرو کارێکی ئیماراتەکان لە ترسی ئێران لەگەڵ ئیسرائیل دیکەن کەواتە کێشێکی ناخۆی بەڵام ئەو بەشە ئاخرەکەی چاوەڕوان نەکرا بوو بەسەر لێ شێواوی ئەنجامدرا. کاکێ من زۆر کەسان بەراورد لە نیوان ئەفغانستان و عێراق و هەرێمی کوردستان دەکەن بەدەر لەوەی ئەمریکا بکێشێتەوە یان نەکێشێتەوە بۆ بارودۆخەی چ لە هەرێم و یاخود لە عێراقدا هەیە ئیوە گەشتبینن بە ئایندەی وڵاتە؟ ئەم سێ هەرێمەکە ئیشارە پێکرد ئەفغانستان عێراق و باشووری کوردستان وێڕاوێکی خاڵی هاوبەشان هەیە بەڵام زۆر جیاوازن بۆ مانایە کە ڕادەی سەقامگیربوونی دیموکراسی لە ئەفغانستان لە ئاستی سپردا بوو لە عێراق لە ئاستی سپردانیە لە کوردستان تا ڕادەیەک لە بەغداش باشترە دووهەم ئەوەی کە ئێستا کێشەی عێراقی بۆتە کێشەیەکی فراتر لە مۆزوعی شیعە فراتر لە مۆزوعی عەرەب واتە نە پرۆژەی هیلالی شیعی ئێران لە عێراق سەرکەوت نە پرۆژەی پان عەرەبیزمی وڵاتانی دیکەی عەرەبی عێراق ئێستا بیر لە هویەت و پێناسی عێراقی دەکاتەوە لە مەوردی کوردستان ئیسلامیەکان هیچ کات نەیانتوانی تەنانەت لە هەڵبژاردننی ئازادیشدا ببنە ئۆپۆزیسیۆنێکی گرنگ لە کوردستان هەمیشە لایەنی یەکەم و دووهەم و سێهەم پێکێتی و پارتی و گۆڕان بۆ لایەنی چوارەم و پێنجەم و شەشەم کەم ئیسلامیەکان دەستیان پێدەکرد بۆیە دەکرێت بڵێن لە کوردستان ئۆپۆزیسیۆن ناتوانێت ئیسلامی بێت خەڵکی ئیسلامیمان هەیە خەڵکی موسڵمانمان هەیە بەڵام ئەزمموی باشوور دەگەڵ بەغدا زۆر جیاوازە بەغداش دەگەڵ ئەفغانستان جیاوازە. هێمنە سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەڕامەی ئەمڕۆمان. وەزارەتە بەرەڤانیە برێتانیا ئیرۆ ئینێ ڕاگەاند کۆ هێزن برێتانی دەرباسی قۆناغا داویە دەرخستنا کەسێن دێروپێشبووی لە فرۆکخانەیە کابولێ بوونە. وەزارەتێ گوت ئەو نها بالێ ددن سەر وڵاتین برێتانی و کەسن دن کۆ رێ بۆوان هاتیە داین و نها لە فرۆکخانەیەنە. وەزارەتێ گوت ئەو دێ بانگا کەسن دن نەکن داکووەرن فرۆکخانەیە. وەزیرێ بەرەڤانیە برێتانیا بن واڵس داخویانیەکێدا گوت مخابن ئەو نکارن هەر کەسێکی دناو vê operasyonê de derxin.
وی گوت او ایریشا لکابل ری ندا بریتانیا دما دستنیشانکری بلستر بکه و آنی زمان که هر اپراسیون بر بداویه و دچه مترسیا ایریشن دن زیادتر دبه. به سدان افغانیین کل هندستان دجین بردوامن ده خواپیشاندان خوده ل پایتخت هندستان و ج آجانسا پنابران یا نتوین گرتی دخواز استاتویا پنابری دکن و دبیجن کنترل کرنا افغانستان جالی طالبان و شانسوانی وگر مال به داوی آنی خواپیشاندر ج انجانا پارسی چا یا دنگ امریکا را بحثا دخوازن خواه دکن. درشمن وان افغانیین کل نیودلهی دجین لپیش نویسگاه آجانس پنابران نتوین یگرتی UNHCR به بردوامی تین هلدان پشتی که طالبان افغانستان کنترل کرد. هندستان جهکی آرام دابین کریه جبو کسین جبر شر افغانستان رویایی لگل کس به سالان دخواز استاتویا پنابری دکن جبر که او وک پنابر نهاتن قبول کرن. او یک دبه بند لپیش کارو پرورده یوان. ساحل ظاهری در چوی نوجداریه ده 2018 ده رویا هندستان پشتی که راستی تندیا طالبانی بو. از هاتم ورج بو سلامتیه لی از نکارم خوندن خویا بلند تمام بکم نجی کار بکم من دخوازا کار لپازه حتا 20 نخوشخانه انکر لی همیان اثرت کرمو گوت نمن حساب بانکی نینه. گلک خواه پیشاندر جننو به خمل لدور سبارو جزاروکین خواه دبیجن او بهیوی بونه بو چوینا ولاتکی دن. ام نکارن وگرن افغانستانه ام راستی گلک کشیان تین زاروکن من نکارن بخوینن ما ام نمروون زاروکن من مافنینن کو بخوینن که ام چه بکن از نکارم کار بکم به ناسنامه داخواست کارا پنابری از نکارم کار بکم یان بچم دبستانه که باش جبر کو من کرتا پنابری نینه من زانین خواه تفجد دزده تشتی از فیر بوم همی چو دخوازوانی آورگرتن استاتویا که فرمی جنتوین یگرتی گرمتر بویا پشتی کنترل کرنا طالبانه یا کو افغانیین لدر و دترسن ریل شانسی وانی وگره گرتبه. هندستان ت سیاست که فرمی پنابرانینه افغانی جی دبیجن او نکارن تم پاشگوه خستی بجی. اگر هندستان وان قبول نک او نهل او لوربن و دمینه توین یک بوی دوی هنان جوان بشینه ولاتکی دن وک استرالیا کانادا کو بخیر هاتنا افغانیان بکن. پشتی کنترل کردن طالبان هندستان ویزاین روشات تنگاویان پیشکشیان کج افغانستان دروین کرد. افخوا پیشاندر دبیجن پرسیره که اوین کو بری هاتنی دوی اوجی به چاله سر کرن. ئەندامانی پێشووی لەشکری ئەمریکا کە لە ئەفغانستان شەڕیان کرد لە چواردۆری مێزگری چێشتخانەیەکدا دانیشتون و شەو ڕۆژ کار دەکەن بۆ گواستنەوەی هاوکارە ئەفغانیەکانیان لە وڵاتەکەدا. ئەندامانی پێشووی لەشکری ئەمریکا کە لە ئەفغانستان شەڕیان کرد هەروەها خەریکن کاروبارەکانیان بەڕێوە دەبن و بتوان ئەو هاوکارانەیان کە لە ئەفغانستانەیە بگواستنەوە لە وڵاتەکەدا. ئەوان ترسیان هەیە تالیبانەکان وەرگیرەکان و خانەوادەکانیان زندانی بکەن و یاخود بکوژن ئەگەر بێت و تا 31 ئاگست لە وڵاتەکەدا نەگوازرێنەوە. جەنگاوەرێکی دێرین لەشکری ئەمریکا ئەو شەو ڕۆژ کار دەکات و تاکە ئەرکێکی لە مێژدایە ڕزگارکردنی خانەوادەیەکی 26 کەسیە کە زۆربەیان ژن و منداڵن و لە فڕۆکەخانەی نەوتەوەی کابۆڵدا گیریان خواردووە. کریستوفر هارتن سکوانێکی ئەمریکی بوو کۆ نەهێ ئێلونا ساڵە 2011 دە تەمەنێ 26 ساڵی دە لە ئەفغانستانی هاتبوو کوشتن. ژناوی جین هۆرتن چاڵکوانێکە دووارێ پشتگیریە سەربازên di şerda mirî û malbatên wan li dû xwehîştine. Wê herwiha wekû rawêşkara balyozê Efxanî û wezîrê berevaniya Amerîka kar kiriye. Ew di vê raporta Karla Babb da behsa mêrê xwe Christopher dike. بحثا ميري خو كريستوفر دكا بحثا سردانين خوين لأفغانستان دكا وهروها قالا ويكي دكا كاجبو وي خزمت وفداكاريا بو وليد شبو او دبيجا كريس مروفكي سربلند بو قافا دمين وهادا هزرا كريس دكا دي بيراوي
وی چ قاسی جوالات خو حز دکر 2400 were killed 2400 ما قد تخمین ندکر کو او تشتک ور سریوی و مدید کو هجمار لهر دری درباز دبه 1400 کس هاتن کشتن توجه من در ناکه و کو میری من یک جد 1400 کسین کو لافغانستان هاتن کشتنه گاوا من ev derbgirt min zanî bû ku ev jiyan êdî neyamine. Almanca vê jiyanê ji mirovan re qalkirina mêr û jinên ku amade ne bo wan şer bikin, xwînê birjînin û bimirine. Ew ji wan û ji Amerîka pir hez dikin ku amade ne ku her tiştî bidin û bikin. Jane Horton behsa wêyekê dike ku gelek mirov li malbatên kesên kuştî temaşe dikin û ditirsin xwenêzîkî wan bikin. They don't have time to make sure that people are Jiber veyeki em dixebitin da ku ev de hişê mirovên me yên ku desilatdarin de bimîne. Jiber ku nifşamın li male û ji zarokên xwe re dê û baftiyê dikin û dema wan tuneye ku pişrast bikin ku mirov wan tînin bîra xwe yan bala xwe didin. Bo veyekê jî ez pir bibiryarım jiber ku ew ne di derbarê min de ye. Heke ez karibim tenê rojekî jî ji bo wan malbatan hesantir bikim ez ê her tiştî bikim. Horton qala pêvajoya piştî kuştina mêrê xwe dike. Ew her wiha dibêje wê serdana Efxanistanê kiriye û li gel General Lloyd Austin kar kiriye. Austin niha wezîrê berevaniya Amerîkayê ye. Horton de dezanîn pir kêfxweş bû ku wê serdana Efxanistanê kiriye ji ber ku wê rêwîtiye jiyana wê guhertiye. Wê xostiye ku li ser Efxanistanê tiştan fêr bibe ji ber ku xwîna mêrê wê li ser axa Efxanistanê rijiyaye. I would give my husband Bi dirêjiya salên tevlîbûna li Efxanistanê û naskirina gelê Efxaniyê ez bi rastî hês dikim ku wan beşek ji dilên min paş de dane min û belkî divê em di xalekî diyar de wir biterikînin belkî jî em neterikînin. Ez dizanim me niha ji xwe ev kir lê em dikarin ji ya ku me kir çêtir bikin. Serok got ku ma hûn ê kur yan keçên xwe bişînin û ez ê jî bibêjim ku belê em ê bişînin. Ez ê mêrê xwe hezar carî bidim vî welatî û Christopher jî ew ê jiyana xwe hezar carî bidana. Lê ya ku min bi şev radigire û ya ku min değişîne ev e ku mirov nizanin çima ew mir, çima ew li Efxanistanê mir. Heke em vê nizanibin wê hîngê divê em bi rastî wek welatekî ji xwe sersedemê pirsan bikin. Horton dibêje eger mêrê wê niha biketa hundir û tenişta wê rûniştiba ew ê çi jê re gotiba. Li vê dema ku ev tişt li Efxanistanê diqewime û şer bi dawî dibe her kes ji malbatên leşkerên kuştiyê dipirsin gelolê hêja bû. My husband wasn't mine. Mêrê min neyê min bû. Dema ku min ew şand şer, min ew şand Amerîka. Ew hemî yê me bû. û divê ez rûbirûyê vê pirsê nemînim. Bêyî ku welatê min di gel min be. Ji ber vê yekê ez ji gelê Amerîkî dipirsim. Ma ev hêja bû. To ask, was it worth it? فرتر لە 120 منداڵ لە خێزانەکانی داعش کە تەمەنیان لە نیوان 11 تا 16 ساڵدایە لە ناوەندی هۆری لە ناوچەی باکووری ڕۆژهەڵاتی سوورای ژێردەسەڵاتی کوردەکان دەخێنن مامۆستایان لە ناوەندەکە دەڵێن پەروەردەکردنی قوتابیان بە زمانی جیاواز لە 20 وڵاتەوە زۆر سەخت و گرانە. عبدالرحمن مغربي عبدالرحمن مغربي محمد أمريكي Evref nel dibistaneke normale. Nejî şagirtên wê normal in. Evrefek ya perwerdekirînê ye li navenda Hûrî ya taybet bi guhdan bi zarokên malbatê çekdarên Daişê. Li vê navendê bêtirî 120 zarok hene. Temenê wan di navbera 11 heya 16 salan e. Mamosteyê wan dibêjin got pir zehmet e got şagirt ji 20 welatan bin û bi zimanên cuda bin. Ewelê hatim ez war celsat ferdiyê rûniştim. هناك جوا مشاكل خوش مرقوتن ومقاري واكر هناكي باوريا انا بتتي ويا منها دعوات جلسات على المتكن او شخورتين بكاج امي بتررون الماموستا جبر درفتين كيم نافندا هوري همو پروردهين پيويست پیشکش ناکه لی تاوی وی یکی ماموسته و ریوبرین نافندی دبیجین گوان تکیلیم باش بزاروکان را آوا کرنه.
ناوندا هوری ji 2017 de hatiye damezrandin. Heya niha nêzîkî 1700 zarokên Daişê perwerde kirine. So temenê wî 18 salî ye. Ji dê û baveke welatên Amerîka başûr e. Lê ew li New Yorkê ji dayîk bûye. Beriya godiya wî ola xwe biguherîne û tevlî Daişê bibe û wî tîne Sûriyê bixware. I would like to leave Syria. I would just want to go out of here. Ez hez dikim ji Sûriya derkevim. Ez dixwazim ji wan re bêjim çi sûcê min nebû di tiştî bûyî de. Dayika min xeletî kir. Ez li vir mezin dibim û tiştek çê nebûye. Ez li bendê me bizanim ka wê çi bi min were. So fêrê sazê bûye û dûrî ramanên tund yên Daişê bûye. Lê pêşeroja wî nediyar e. Mîna bi dehan wek wî li navendê temenê wan mezin dibin. Lê navend dibêje got ew naxwazin wan rêkin zindanan ji ber got careke din di nav çekdarên Daişê de wê fêrî ramanên tundiraw bibin. Her zamanekî jeverekê muxtelifin, şolê 20 cinsiya cem heye, 18-20 cinsiya cem heye. Yani zehmetiyayeke hemû بعلمێنە عربî perwerdeke çîka. û mehkemê aslangiya jî em dikişin û mehkemê duwelînîn. Tenasî ji bo va zaroka. Ev mesîrê va ji nebiye tenha nexuya ye. Herekî dixwaze vegerê bajarê xwe. Yani dibe em nehatine tevlî Daeş bin, dibe ehlê me manîne em mecbûr bûn, em qasir bûn. Felen jî qasir bûn li vê dêce me mezin bûne. Piştî perwerda û xeyirîne, efkarî û saxîrîne, dixwaze vegerin bajarê xwe. Li navenda hûrî bi dehan zarok bi xwedîjêhatbûnên taybetin. Ne ji biryarên malbatên wan yê şaş bana dê mirovên şareza û serkeftî bin. Tevî vê yekê ew hêviya xwe windan nekirine got jiyan derfeteke din bi wan got normal û serkeftî careke din jiyan bikin. Zana Umer, dengê Amerîka, navenda hûrî ya taybet bi zarokên Daişê. Hêzên Kurdên Sûriyê ku Amerîka piştgiriya wan dike û xelkê Bakur Rojhilatê Sûriyê bixemin li dor êrişên Tirkiyeyên dawî bi firokên bêfirok van li deverê. Di vê çarçovê de hejmarek rûniştvanên bajarê Kobaniyê xwepêşandanek li pêş bingeheke leşkeriya Rûsya li darxistin û ji Rûsya de xwaz kirin ku rê nede êrişên Tirkiyê. Peyamnerê me li Kobaniyê bêhtir zanyarî hene. Ji bo şermezarkirina êrişên Tirkiye biriya firokên bê ajovan û bêdengiya Rûsya bi sedan xelkê Kobanî li pêş barîgeha leşkeriya Rûsî li Kobanî kom bûn û şandeyek ji xelkê Kobanî derbasî barîgehê bû da got nameya xelkê bigihînin hikûmeta Rûsî. Mihemed Şehîn hevserokê herêma Firatê ji dengê Amerîka ra diyar kir. Got artêşa Rûsya li vir e wek gerentorê agirbestê. Ew jî li gor biryarên civîna Sûçî, lê li gor Şahîn got ew bi erka xwe ranabin. Armanca me ji vê meşê ew e ku hikûmeta Rûsya ê ku wek ittifaka Sûçî tê xwedîş bo agirbestê ku bi erkê xwe li gorî wê ittifaqê tê bin ku êrişên bi vî rengî li ser sîkinên herêmê Xeratê bisegirin. Wek hûn dibînin hemû saziyên Sûçî her wiha malbatê şehîda li vê derê amedene û wê nameyekî nivîskî ra destê fermandariya artêşa Rûsya Kobanî dikin. Xelkê Kobanî got beşdarî vê xwepêşandanê bûn didin zanîn. Goberê Amerîka li vir bû û herêma me aram bû. Lê mexabin piştî vekşandina Amerîka herêm ket aloziyeke mezin û êrîş bi ser me da hatin û bajarê me ji aliyê Tirkiye ve dagir bûn. û niha jî Rûsya li şûna Amerîkaya lê êrişên Tirkiye neseknîn û li gor wan got vekşandina Amerîka nê wateyî got erka wan li vir bidawî bû û dibe got dewletên navnetewî xelkê vê herêmê biparêzin. Em dên berê Amerîka li vê derê bû. Niha jî Amerîka li vê derê kişiya wergoh em dest Erdogan da beradan bajarê me çûn bi aramiyak li vê derê hebû serê kanê gerê spî berê Efrîn bû li vê derê hatin hîro yani guhartanek li vê derê çêkirin. Ew gelê me gişkî hacir bû gelekî din kirine şûnê yani aramiyak berê li vê derê ji niha bîtir bû. Hîro dîsa dewleta Rûs li vê derê ewa dewleteke damin e dewleteke mezin e
هیرو هاتی یعنی هبونا خلفه داره چیه که وقتی وی گلی ناپاریزه که وقتی بس امدین برای ایرش یعنی دولت ترک ایرش گلی منکه یعنی نه روستانه هیرو دولت نونتوی هنه هیرو سازی مافی مروفا هنه اما انا گیا شرم ازداد کن تێزانین گو di sala 2019 da Tirkiye êrişa herêma Bakur Rojhilatê Sûriyê kir. Di encam da artêşa Amerîka ji Kobanê vekşiya û Tirkiye girê spî û serêkaniyê kontrol kirin. û piştra artêşa Rûsî derbasî herêmê bû wek gerentorê agirbestê. Lê tevî wê jî êrişên Tirkiye bi riya firokên bê ajovan berdewam in. Mahmûd Balî dengê Amerîka, Kobanê. د دمکې دا کو یاسیا هلبجارتنان له عراق دبیجه دبی نوینراتیا جنان دبی 25 سدی به پارتیین سیاسی عراقی هولوی کې ددن کو بهترین رژاج جنان کاندید بکن دا کو کاربن کرسی زیاتر د پارلمان دا او له هر دوره کې ورګرن عراقی پامنیر ملک کرکوک آگاهی بهتر هنه هەڵبژاردننی ئەم جارەی پەرلەمانی عراق کە سیستەمەکەی بۆ بازنەی بچووک گۆڕاوە و هەندێک لە هێزەکان دەترسن کورسی بەدەست نەهێنن بۆیە چاویان بڕیوەتە کورسی کۆتای ژنان. زۆربەی هێزە گەورە و بچووکەکان ژنیان کاندید کردووە بۆیە کێشمەکێشی بەهێزی ئەم هەڵبژاردنە زیاتر لە نێوان ژنە کاندیدەکاندایە. بردنەوەی کورسیەک بە کۆتای ژنان ئاسانترە لە بردنەوەی کورسیەک بە دەنگی پیاو بۆیە هەموو هێزێکی سیاسی کە لە ناوچەیەکە ئەحساسی ئەوە کە ناتوانێت ژمارەی کورسی دەنگی کورسێکی سروشتی بێنێ چێ بۆ چاوەڕێتە ژمانەی کورسیەک بۆ کۆتا ئەمە واکە ژنان زیاتر بخرێنەواژیەوە. کەرکووک سێ بازنەی هەڵبژاردنە و لە هەر بازنەیە کورسیەک بۆ ژنان دانراوە. هەر هاوپەیمانێتی و لایەنە و چەندین ژنی کاندید کردووە و دەیانەوێت کورسیە کۆتاکە بەرنەوە. پێشبڕکێ لەسەر کورسی کۆتا بەهێزە لەم بازنەیەدا کە بازنەی دووهەمە. تورکمانەکانی کەرکووک بایەخێکی زۆریان بە کاندیدکردنی ژنان داوە و نایەنەوێت کورسی کۆتای ژنانیان لە بازنەی دووەم لەدەست دەربچێت کە ئەم بازنەیە قوڵایی ململانەی نێوان پێکاتەکانە. لەلایەن تێکڕای پارتیە تورکمانەکانەوە پشتگیریەکی گەورە لە ژنانی تورکمان دەکرێت. لە بازنەی ناوچەی گەرمیانیش کە 4 کورسی بۆ دانراوە و کورسیەکیان بۆ ژن دانراوە هاوپەیمانێتەکەی یەکێتی و گۆڕان ژنێکیان بۆ کاندید کردووە و دەیانەوێت ئەو کورسیە ببن. بنەر هێژا کورد کۆنێکشنایی ڕۆ بداوی هات حتا ڕۆژە سێشەمێ هەر شاد و بەختەوەر بن. بمینە خۆش.